خۆشەویستان، مۆزوعێکی تر و بەبەستێکی ترم لەم وتەیە ئەمڕۆمە ئەوەیە کە بەڕاستی ئینسانی موسڵمان ئەبێت زۆر ئاگای لە خۆی بێ، حەقی خەڵکی تر نەخوا بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. ئێمە لە وڵاتێک ناژین موسڵمان بێ، وەتا ئەم وڵاتە ئێمە تایە ئەژین ئەنواع وەشقەڵ خەڵکی تایە، هەروکو خۆیان دەڵێن ئێمە کۆی کوڕە ئەرزیەکی تاوامان لە بەریتانیا بچوو کردوتەوە، هەموو قەومەکانی تایە، هەموو ڕەنگ و تامێکی تایە، ئەنواع وەشقاڵ دینی تایە، کەڵچەری تایە. بۆیە دەبێت زۆر ئاگامان لە خۆمان بێت. حکمت چییە لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار کەسێکی ڕاست پاردووە، مەلایکەتێکی ڕاست پاردووە بانگ دەکات کوان ئەو کەسانەی کەوا خوای پەروەردگار بە تایبەت پاداشیان دەداتەوە. کێنەوانەی تایبەت پاداشیان دەداتەوە؟ یەکێک لەوانە ڕۆژەوانەکانن، یەکێک لەوانەیە کە ئەوانەی کە بە تایبەت خوای پەروەردگار پاداشی تایبەتی بۆ داناوە ڕۆژەوانە. لە دوای ئەوە کەسێکی تر کە پاداشی تایبەتی هەیە ئەوانن کە ئارامگرەکانن، واتە سەبر و ئارامیان هەیە. لە دوای ئەوانیشەوە کەسێکی تر کێیە؟ ئەوانەیە کە لێبوردە و بەخشندن. ئەم سیانە هەرسێکی ئێمە زۆر پێویستمانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. ئینسانی موسڵمان هەر کات هەر ئینسانێک کە موسڵمانە و بە ڕۆژوو دەبێ هۆرمۆنەکانی جەستەی و لەشتی بە ئۆتۆماتیکی چی لێدێ؟ دەگۆڕدرێ، تۆزێک تووڕەبوونی زیاد دەکا، واتە خوای پەروەردگار پاداشی کێداتەوە؟ ئەوانەی کە سابرن، ئەوانەی کە سەبر ئەگرن لەسەر ئەو موسیبەت یان لەسەر ئەو حاڵەتانی لە چواردەوریانایە. بۆیە سەیرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر کەسێ شەڕی پێفرۆشتی، ئەگەر کەسێ قسەشی پێکردی، ئەگەر کەسێ ناڕەحەتیشی کردی، بڵێ ئینی صائم، واتە من بە ڕۆژووم. واتە نابێت تۆ مافی تەنانەت مافی براکەت پێشێل بکەی، مافی دراوسێکەت پێشێل بکەی، تووڕەیت بەرامبەر بە خەڵک هەبێ. مۆزوعێکی تریش ئەوەیە تۆ کە بە ڕۆژەکەی بە ڕۆژوو بوویت، هەر خۆتۆ جەستەت ماندووبوونێکی تایە، ئەو جا شەوەکەشی ناخەوی لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان هاتەوێ ڕێت و قەدرت بەنسیب بێ، ئەو جا شتێکی تر دێتە پێشەوە بەیانی کە هەڵەسی حەقی خەڵکی ترت لەسەرە. بۆ نمونە ئیش بۆ خەڵگەکەی، نابێ کارێکی وا بکەی کە حەقی خەڵکی تر بخۆیت. خوای پەروەردگار لە حەقی خۆی خۆش دەبێ، بەڵام لە حەقی خەڵک خۆش نابێ. لە ڕۆژی قیامەتە بێ ئەو کەسە تایبەت لێت خۆش ببێ و خوای پەروەردگاریش لێت خۆش دەبێ. بۆیە زۆر زەرورە ئینسانی موسڵمان زۆر ئاگای لە خۆی بێ لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. دینەکەمان جوانە، پڕە لە جوانی، پڕە لە ڕێز و خۆشەویستی، پڕە لە یارمەتیدان، پڕە لە سەبر و ئارامی، پڕە لەو هەموو جوانەیە کە پێغەمبەری خوا هێنایەتی بۆ ئێمە لە ڕێگەی قورئانی پیرۆزەوە. بۆیە دەبێ ئێمە ئەم جوانیانە پێشانی خەڵک بین کە بە ڕۆژوو بوویت و ئینفعالات و هۆرمۆنەتکانت دەگۆڕدرێ، کارێکی وان نەکەین. ئێمە خەڵک لە دەستمان ئەمین نەبێ، خەڵک لە دەستمان بێزار بێ، خەڵک لە دەستمان ناڕەحەت بێ، خەڵک لە دەستمان بە شێوازێ تەعامل بکا و قسە بکا کە بڵێ ئەمە موسڵمانەکانن کە بە ڕۆژوو دەبن. بۆیە زۆر زەرورە بێ حەقی خەڵک نەخۆین، زۆر زەرورە بێ یارمەتیمان بۆ خەڵک زیاتر بێ، ئارامیمان زیاتر بێ، سەبرمان زیاتر بێ، هێوری بوونەوەی زیاترمان پێویستە. یعنی بە هەموو معناکان ئەوەیە سیفەتی ئینسانی موسڵمان ئەبێ بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆی پیشانی خەڵکی بدەین و شانازیشی پێوە بکەین. یەکێک لەو سیفەتە جوانانە ئەوەیە کە ئینسان ئەبێ زۆر ئارامگر بێ، زۆر ئارام بەخش بێ بۆ چواردەورەکەی. و حکمەتەکەش ئەوەیە کە خوای پەروەردگار و مەلایکەتێک بان کاڵێ ئارامگرەکان بێنێ بە خۆمان پاداشیان دەدەینەوە. یەکێکی تر لەوانە ئەوانن کە لێبوردن. مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی لێبوردەییە، مانگێکە کە ئینسانی موسڵمان دەبێت لێبوردە بێ بەرامبەر بە خەڵکێکە حەقی خواردی، مافی خواردووی، لەبەر خاتری خوای پەروەردگار وازی لێبێنە، خوای پەروەردگار بۆتە گۆڕێتەوە بە باشتر، خوای پەروەردگار بۆتە گۆڕێتەوە بە چاکتر و یەک بە 700 و زیاتر پاداش دەداتەوە. چەند جوانە ئینسان کاتێکە کەسێک حەقێکی بڕونە حەقی لای کەسێکە بڵێوە لەبەر خاتری خوای پەروەردگار و لە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە من لە تۆ خۆش بووم. ئەوەیە نهێنی ئەوەی کە خوای پەروەردگار لە تایبەت پاداشتی ئەوانە دەدەمەوە کە لێبوردەییان هەیە بەرامبەر بە خەڵکی. بۆیە ئەم لێبوردەیە بەبێ لە ڕژیانی ڕۆژانی خۆمانە بکەین بە کردار. کەناڵی بیکەیفۆ لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی بیکەیفۆ.